المساكين يقين من هيا بەوەی کەوا قیامەت هەیە لۆیەکە کۆڵ نادەین لۆیە منزڕین لۆیە داواکارین لۆیە ناترسین لۆیە هەوڵ دەدەین لۆیەکە بە زەمکردنی هەموو خەڵکی سارد نابینەوە بە چەپرە لێدان و مەدحکردنی هەموو خەڵکیش تەشجیع نابین چونکە دەزانین ڕازیکردنی خەڵکی لەکنەمە غایە نەبووە ڕازیکردنی خوای گەورە لەکنەمە غایە. لەو بنەمایەشەوە و سەرچاومڕەکان هەوڵ دراوە باشترین کارمەند دەستەبەر بکرێ بۆ نەخۆشخانە و سپاس بەخوا ئەو کارمەندانی ئێستا لەسەر بنەمای هەڵسەنگاندن توانەکانیان دیاری کراوە و لەسەر بنەمای وەسفی وەزیفی ئەرکەکانیان دیاری کراوە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی